أم بتبرستانا يكم جار مناقشة أوي كردن كأم بتانا هيج دادي أو نادن أينفعونكم أم يضرون أيصنعونكم أو يبصرون ولا يغني عنك شيئا هيج صفتي يعني كوابو بحجي قصة كردن وبعمل يشكشو بتكان يشكاندن بوي سلمان دن تشوش بتخانك يانوا وتشوش خواردنا كشي لين ذكرنا وتي ألا تأكلون خواردن ناخون بإهانة يقولوا هناك بويان ليرش أم قومي سيدنا إبراهيم كلباب الأجيان أمانا قسمي كان بتيانا برست قسمي تريش أستيرو مانگو ڕۆژیانە پەرست ئەمە ئەستێرە و مانگو ڕۆژە هەر ئەوە بوو کە کردبوویانەوە بە شکڵیان بۆ دانابوون لەسەر ئەرزاکەوەکو بت لەسەر ئەرزا هەیان بێ ئەوانش بەرزن لە ئاسمانەوە بی پەرستن ئەرجەح ئەوەیە طبعا لێرەش مفەسیرەکان اختلافیان لەوە هەیە کە چۆن سەیدنا ئیبراهیم فەرموویەتی کە کەوکەبێکی لێ دەرکەوتەوە کەوکەب ئەوەیە کە ئەستێرەیەکە کە عەکس ناکاتەوە وەکو مانگ نییە تیشکەکەی بداتەوە کەوکەب قەمەریش ئەوە معلومە مانگە ڕۆژیش ئەو کوتلە حراریە گەورە زۆرەیە معلومە هەندێک لە مفەسیرەکان ئەڵێن سەیدنا ئیبراهیم بە جددیە کە گەڕاوە بە دوای ئەوەی کە بزانێ خوای پەروەردگار چۆنە دەوزێتەوە بەڵام ئیمامی قورتوبی ڕەحمەتی خوای لێبێ زۆر بە مهمی دیفاع لەوە کە فرمي ممكن ني سيدنا إبراهيم واجه سيدنا إبراهيم خوي لدعاء خويا فرمي واجنبني وبني أن نعبد الأصنام يان شريك بوتو بهابكين يا شتيتي لبر أوا رأي كومالك لمفسر كان بما فيهم زمخشري وطبري وأناش رأي لسر أويك سيدنا إبراهيم يا كم جار بتكاني شكاندون وقصي لقل كردونة فرمو بتكان تانشكاو أخو هجي استفادي شي بيا جاندن يا بخوي جاند يا زرري شي بمن جاند يا نفعك بخوي نخير دیسان هاتوتە ئەوەی کە دەرەجەی دووهەم ئەوانەیان کە خوا ئەپەرست لەجێی خوا پەرستی کەوکەب و مانگ و ڕۆژ و ئەوانە ئەپەرستن هاتووە حجەی ئەوانیشی بە عەمەلی لە بەرچاوی خۆیان پێی وتونەتەوە ئەم ئایەتانە لەسەر ئەوەی ئەرجەحیش ڕەنگە هەر ئاوا بێ والله ئەعلەم